ئافرەت جنسێکی و سروشتێک و نەیچەرێکی ناسکە، تەنانەت خۆریش زەرەری بۆی هەیە، بۆیە بینی سەرەتانی پێست ئا لەم مەنتەقەیە ڕووەدا، چونکە this is the side of the exposure to the sun. ئەمە ئەو شوێنەیە کە خۆر لێدا، بۆیە ئەو شوێنانەی کە خۆر بەرێکەوێ لە ئافرەتە معرەزن بۆ سەرەتان. دێها نەخۆشم هەیە کە سەرەتانی هەیە هی پێستی لەو شوێنانەیە کە خۆر بەری کەوتووە، بۆ چکە پێستی ئافرەت بۆ بەرخۆر دروست نەبووە. پێستی ئافرەت پێستێکی ناسکە، پێستێکی جوانە، پێستێکی تەنکە، پێستێکی سەرنجڕاکێشە، جیاوازە لە پێستی پیاو. هەمووشمانە حەقیقەتە ئازانین، لەبەرەوە ماسوولکەی پیاو بۆ شتێ دروست بووە، بۆ ژن بۆ شتێکی تر دروست بووە. ئەنگوستی پیاو هیچ شتێکە و ئەنگوستی ئافرەت هیچ شتێکی ترە. عەقڵی پیاو هیچ شتێکە و عەقڵی ئافرەت هیچ شتێکی ترە. ئێوە زانن عەقڵی ئافرەت وەکو نێتوەرکی نیشەکە، پیاو ئەتوانێت پیاو کلۆز بۆکسە مێشکی. زانانی یعنی چی کلۆز بۆکس؟ یعنی مێشکی داخراوە، ئەتوانێت لە یەک کاتا بین لە یەک شت کاتەوە. چۆ بەلای پیاوێکی دوکاننار بڵێ کاکە زەحمە نەبێ فڵان شتم بەرێ، یەکێکی شتیش بڵێ لێەوە فڵان شتمەیە، دەکاکە لە بە ئەم جارێ بەڕێکم دوای جوابی توێ مۆجارێ خۆ نابم بە دەپارچەوە. بەڵام ژن لەو لاوە نانی خستۆتە سەر ئاگر، ئاو گەرمەکە، غەسالەکەی ئیشەکە، جلەکانی لەوەیە، شیریا بە مناڵەکەی، جوابی تەلەفۆنێک شیاتەوە بەگوێیەوەیەتی، سەیری تەلەڤیزیۆنی شەکە، ئاگای لە هەموو شتێتی. ئەمە نێتوەرکینە. خوای گەورە بۆ ئەمەی دروست کردووە، بۆی بتوانێت بە هەموو شتێکا بگات لە یەک کاتا لە ماڵەکەی خۆیان، لە خزمەتی مناڵەکەیە، لە خزمەتی مێردەکەیە. پیاو دەرەخەتی ئەمە نایەت، کەواتە سروشتی ژن و پیاو جیاوازە باوکی من. هەر لەو کرۆمۆسۆمەی کە کوڕ و کچی لێ جیابێتەوە، ئێکس و وای لێ جیابێتەوە، هەرچی شتی ژن و پیاوە جیاوازە. یەک خانم بەرێ لە ئەسڵی 30 تریلیۆن خانە پیاوێکم بۆ بێنە بیشارەوە بیخەرەوە پشتەوە، ژنێک بخەرەوە پشتەوە، یەکی یەک خانم بۆ بێنە، بڵێ دکتۆر ئەمە خانی ژنیان پیاوە، یەک خانە لە 30 تریلیۆن خانە پێتەڵێ ئەمە ژنیان پیاوە، بەبێ ئەوەی کە بینی بێتم. چونکە خانە خانە و یەکەی پێکاتیان جیاوازە، بیرکردنەوەیان جیاوازە، مێشکیان جیاوازە، دڵیان جیاوازە، هەر یەکە بۆ کارێکی گرنگ دروست بوون. لەبەرەوەی ئەوەی کە داوای یەکسانیەکە لە بینی ژن و مێردا، هیچ حاڵی نییە لە فەسلەجە و لە پێکهاتەی ژن و پیاو. زۆر غەڵەت حاڵی بووە. ژن شتێکە، پیاو شتێکە، بەڵام هەردووکیان پێکەوە جوانن. ئەگەر ژن نەبوو لەسەر زەویە ژیان نامێنێ، ئەگەر پیاو نەما ژیان نامێنێ. کەواتە ئەم دوانە هەردووکیان کۆمپلیمنتەرین بۆ یەکتری، تەواوکارن بۆ یەکتری، دوو جسمی مزاد نین.